بەس بەیانیان کاتێک هەر دەستی سەیری ئەو دووکەرەی دەکەیان ئەو شەریک کارەبایی کە دروست کرایە ئەو مەتیقەی هەموو داپۆشتیان برۆ خەستەخانە هەمووی کۆخەیتی هەموو ئەوەیتی هەموو تەنگە نەفەسی چییە یەو دووکەرەیەک وەڵاهی بەگشتی بە شێوەیە کە باسی نعیەکەمان بکەین بەس بەیانیان کاتێک هەر دەستی سەیری ئەو دووکەرەی دەکەیان ئەو شەریک کارەبایی کە دروست کرایە ئەو مەتیقەی هەموو داپۆشتیان بەڕاستی یعنی کارە ساتەشی ژینگەی لەوە ئەو خەڵکەی کاکە لە هەموو شوێنێک داوامان کردووە لە حکومەت دەکەین کاکە لەلایەن پەروەردەدارەکان دەکەین کە بێن سەبارەت بەو وەزعی بەڕاستی ناخۆشە کاکە ئەدی مۆلیدەکان ئەو لەلایەکی تر کاکە مۆلیدەکان هەر لە ناو ماڵان هەردووکەری مۆلیدەکان ڕاستەوخۆ لە بۆی مەدێتن مۆلیدە بەڕاستی مۆلیدە ئەهلیەکانیش پێویستە ئەوانیش بکەنە کاتم سەود وەبێ ئەو دووکەرە نەبینێ بەڕاستی لە ناو ماران یان ئەوتە بە شێوەیەکی گشتی چارەسەرێکی لێ بکەن ویان نا بەڕاستی ئەو زۆری بوونی ئەو نەومە نەخۆشی کاکە هەر دەستی هەمووی برۆ خەستەخانە هەمووی کۆخەیتی هەموو ئەوەیتی هەموو تەنگە نەفەسی چییە یەو دووکەرەیە کارە ساتەکەی یەو دووکەرەیە بەڕاست پێ بڕاستی داواکاریمانەیە چارەسەرێکی لەو وەزعی بکرێ بەڕاستی